سێ ئەزموونی گرنگ بنەرەتی بۆ ئەوەی لە عیسای مەسیحدا پێگەیشتوو بین. وەکوو کەنیسەی ناوخۆی دەبێت بەشداری لە سێ ئەرکی گرنگ بەڕەتیدا بکەین. لەم بنەمەیدا دەتوانین ناوی لێبنێین. سێ ئەرکی پەیوەری یان بنەرەتی لە بنەمەی پێشوودا توانای زۆر ناوازەمان بینی. دەرکەوتووی زۆر موعجیزەئامێزمان بینی، بەڵام لەم بنەمەیدا باس لە ئەزموونە گرنگ و گەشتی و بنەرەتیەکان دەکەین. ئەزموونەکان دەبێت بەردەوام بن و بمێننەوە. ئەو ئەزموونانەی کە لە کردارەکانی نێردراواندا باس کراون، پێویستە بە درێژایی مێژووی کلیسا بەردەوام بن. ئەمڕۆ گرنگە لە ئەمڕۆژدا پێویستە وەک لە ڕۆژی پەنجایەمین پەنتکۆست دواتریشدا گرنگ بوون. بە سەرکردنی پەیامی پەترۆس کە پێشکەشی خەڵکەکەی کرد، لە سەرەتادا وێنەکە ڕوون دەکەینەوە. پیاوانی ئیسرائیل. پیاوانی ئیسرائیل ئەوانەی لە هەموو ئیمپراتۆریەتی ڕۆمەوە هاتوبوون. جۆڵەکەی بەتەقوا بوون. ئەوان جۆڵەکەی خواپەرست بوون و بە ڕەچەڵەک یۆنانی بوون. هەموو ئەو مەودایان لە مسر و ڕۆما ناوچە جیاوازەکانەوە بەڕی بۆ ئۆرشەلیم بۆ ئاهەنگی پەرستنی 50 ڕۆژە. لە ڕۆژی کۆتاییدا هەموو ئەو شتە ناوازانە ڕوویاندا، بای زریانەوەی زمانی ئاگر و قسەکردنی نێردراوان بە زمانی جیاواز کە ئەو خەڵکە لێی تێگەیشتن. پەترۆس لە ناوەڕاستی گروپەکەدا وەستاوە بۆ ئەوەی ڕوونی بکاتەوە کە چی ڕوودەدات و قسەکانی ئاراستەی پیاوە ئیسرائیلیەکان دەکات. لە نێو ئەو هەزاران کەسەی کە هاتوبوون، ڕەنگە هەندێک گۆڕاوی لە نەتەوەکایاندا تێدا بێت کە چوونەتە سەر ئایینی جۆڵەکە، بەڵام بە بەروارد بەو ژمارە زۆرانە کەم بوون. زۆربەیان جۆڵەکەی بەتەقوا بوون کە دەیکەی دووەمی دەیکەکانی خۆیان بەکاردەهێنا بۆ هاتنە ئۆرشەلیم بۆ پەرستن، وەک لە یاسای پەیمانی کۆن فەرمانی پێکراوە. پەترۆس هەڵدەستێتەوە و قسەیان لەگەڵ دەکات. پەیوانی ئیسرائیل گوێ لەم قسانە بگرن. عیسای ناسیرەی پیاوێک بۆتان سەڵمانرا بە پەرجوو و کاری مەزن و نیشانە لەلایەن خوداوە لەیانگری کراوە کە خودا لە ڕێگای ئەوەوە لە نێوەتان ئەنجامیدا وەک خۆتان ئەم بەگوێرەی دەزانن. خواستی بڕیار لەسەر دراو و زانینی پێشووی خودا داتنە دەست بەدەستی گوناهباران لە خاچتاندا کوشتتان. لێرەدا قسە لەگەڵ ئەو پیاوە ئیسرائیلیەکەیاندا دەکات لە سەربازە ڕۆمیەکانیان بەکارهێناوە بۆ لە خاچدانی عیسا، بەڵام سەرنج بدەن پەترۆس چی گوتووە. بەڵام خودا هەڵیستاندووە و لە ئازاری مردن و ئازادی کرد، لەبەر ئەوەی نەدەکرا لە جگێندا بمێنێتەوە. ئاماژە بە قسەکانی داود دەکات بۆ ئەوەی ڕوون بێتەوە کە مەبەست لە قسەکان داود، چونکە داود لە نییە جەستەدا مردووە، بەڵام باسەکە لەسەر عیسای مەسیح بوو. تێبینی وەڵامی نامەکەی پەترۆس دەکەین. ئەوانەی کە قسەکەیان وەرگرت لە ئەو هەڵکێشران. لەو ڕۆژەدا نزیکەی 3000 کەس هاتنە ڕێزی باوەڕدارانەوە. مەبەست لێی ئەوەیە کە پەیوەندیان بەو گروپەوە کردووە کە لە بنەرەتدا ئەو ڕۆژە نزیکەی 120 کەس بوون. زۆربەی ئەم کەسانە جۆڵەکەی بەتەقوا بوون. باوەڕیان بە خودا هەبوو، بەڵام ئێستا بوونە بە باوەڕداری ڕاستەقینە بە عیسای مەسیح. با توانستی ئەوان ببینین کە پێی دەڵێن فێرکاری نێردراوان، ئیتر ئەوان پێیوەستبوون لەسەر فێرکردنی نێردراوان. بە واتایەکی تر ئەمە سەرەتای ئەو شتانە بوو کە عیسا بە شاگردەکانی گوت
کاتێک لە ژووری سەرەوە بوون کە لە یوحەنا 14 باس کراوە. ئەوەش کە منی خۆش ناوێت کار بە وتەکانم ناکات. ئەم وتانەی گوێتان لێ دەبێت هی من نییە، بەڵکو هی ئەو باوکەیە کە ئەمانەم پێ ناردوومی گوتن کە هێشتا لاتانم، بەڵام یارمەتیدەرەکە ڕوحی پیرۆز ئەوەی باوک بە ناوی منەوە دەهێنرێت، ئەو هەموو شتێکتان فێر دەکات و هەموو ئەو شتانەی پێم گوتوون بیرتان دەخاتەوە. لە ڕۆژی پەنجایەمین پەنتەکۆستدا ئەمە ڕوویدا کاتێک ڕوحی پیرۆز هاتە لایەن. ئێستاش ڕوحی پیرۆز لە ڕێگای نێردراوانەوە قسە دەکات، بەتایبەت لە ڕێگای پەترۆس و یوحەنا. نێردراوان ئەوانن کە یەکەم جار باسی پەیمانی نوێیان کردووە، دوای ئەوە پەیمانی نوێیان نووسیوە و پێیان داین. چیرۆکەکەمان بۆ ئاشکرا دەبێت، ئیتر ئەوان پێویست بوون لە سێرفێرکردنی نێردراوان. هەروەها دواتر سەرنج ئەوە دەدەین کە ئەوان بە چی ترەوە پێویست بوون. ئیتر ئەوان پێویست بوون لە سێرفێرکردنی نێردراوان و هاوبەشیەتی لاتکردنی نان و نوێشکردن. شکاندنی نان ئاماژەیە بۆ ژووری سەرەوە کاتێک عیسا نانەکەی شکاند. ئێوارخوانی خودایانە بۆیە لێرەدا بوو بە ژەمێکی سادای هاوبەش. هەر جارێک ئەم باوەڕدارانە نانیان دەخوارد، نانەکەیان دەشکاند و جەمەکەیان دابەش دەکرد. مردنی خودا و جەستی شکاو و خوێنی ڕژاویان بیر دەهاتەوە. ئەوان پێویست بوون بە هاوبەشی و نان بەشکردن و دواتریش نوێژەکانیان. ئەمەش بە تەواوی ئەزموونێکی نوێ بوو بۆیان. جۆڵەکەکان نوێژیان دەکرد، بەڵام تەنها لە ئاستی سەردا بە ئاراستەی خودا. بەڵام لێرەدا نوێژەکە دەبێتە ئاسۆیی لە بیرۆکەی نوێشکردن لە پێناوی یەکتردا تێنەگەیشتبوون. تا لە دایکبوونی کەنیسا نێردراوانیش لە بەکارهێنانی ئەم ئەزموونە ناوبانە بەردەوام بوون. لە کردارەکان 2:43 دەخوێنینەوە. هەموو لە ناخەوە سام دەگرتبوون، چونکە زۆر پەرچوو و نیشانە لەسەر دەستی نێردراوان کران. تێبینی ئەوە دەکەین کە کەنیسەش بەردەوامە لەم باوەڕداران ئەزموونانە هەموو پێکەوە بوون و لە هەرچی هەیان بوو هاوبەش بوون. تێبینیەکەی زۆر گرنگ لە هەموو شتێکدا هاوبەش بوون. جۆڵەکەی خواپەرستی بە پەنجا یۆنانی بوون، لە هەموو سۆچێکی جیهانی نێوە هاتبوون بۆ ئەوەی ئاهەنگەی کە 50 ڕۆژی خەیان بە کۆتا وشەکانی عیسای پێش بەرزبوونەوە بەبیر بهێنەوە. قوتابیەکانی گوێیان لێبوو. کردار 1:11 پێیان گوتن: ئەی جەلیلیەکان، بۆچی ڕاوەستاون سەیری ئاسمان دەکەن؟ ئەم عیسایە کە لە نێواتاندا بۆ ئاسمان بەرز کرایەوە. چۆن بینیتان دەچوو ئاسمان، ئەوەش دێتەوە. کۆتا وشەکان چی بوون کە قوتابیەکان لە فریشتەکانەوە گوێیان لێبوون؟ عیسا دووبارە دەگەڕێتەوە. عیسا زانیاری تەواوی پێیان نادا. ئێمە لەمڕۆدا زیاتر دەزانین لەوێ کە ئەوان لەو کاتەدا دەیانزانی لەگەڵ ئەوەشدا گوێڕایەڵ بوون. دەتوانین تێبگەین کە چۆن ئەو پیاوانە لە هەموو شوێنێکی جیهانەوە گوێبستی ئەم پەیامە وشەکانی کۆتایی بوون. ئەوان بڕیاریاندا لە ئۆرشەلیم بمێننەوە. ئەگەر هەر یەکێک لە وشێنی ئەوان بوایە، ئەوە یەکسەر ئەوەی هەڵدەبژارد کە لە ئۆرشەلیم بمێنێتەوە. بەڵام ئەوەی ڕوودا ئەوەیە کە لەو سەردەمەدا سیستەمێکی نیمچە کۆمەڵگەی دامەزرا سیستەمێکی کاتی بوو. لە کردار 2:46 دەڵێت: ڕۆژانە بە یەک دڵ بەردەوام لە حەوشەکانی پەرستگا دەبوون، لە ماڵەکاندا نانیان لە دەکرد، بە خۆشی دڵپاکیەوە پێکەوە نانیان دەخوارد، ستایشی خودایان دەکرد
و لە لای هەموو خەڵک پەسەند بوون. لەم بەشەدا 4 ڕەهەندی هاوبەشیکردن دەبینین: پێکەوە نانیان دەخوارد، پێکەوە نوێژیان دەکرد، هاوبەشیان پێکەوە هەبوو، پێکەوە ستایشی خودایان دەکرد. خاڵێکی گرنگ لێرەدا ڕوون دەکەینەوە کاتێک لەم 4 ئەزموونە یان ڕەهەندە ورد دەبینەوە. ڕەگەزی ئاسۆیی تێیاندا، بەشدارە هاوبەشی لەگەڵ یەکتر لەگەڵ ڕەگەزی سەرەوەی لە پەیوەندی لەگەڵ خودادا. ئەمە لەو بەشەدا کە لەژێر ناونیشانی ڕەگەزی خودای مرۆییە ڕوون دەکەینەوە، ئەو باوەڕدارانە لە هاوبەشیکردن لە نێوان خۆیاندا لە هاوبەشیدابوون لەگەڵ خودادا. پێکەوە نانیان دەخوارد، پێکەوە یادی خودایان دەکرد، پێکەوە یان لە پێناوی یەکتر نوێژیان دەکرد، لەگەڵ خودا قسەیان دەکرد. نوێژ بە تەواوی ڕەهەندێکی نوێ وەرگرت، لەگەڵ یەکتردا هاوبەشیان پێدەکرد. هاوبەشیان لە ئاسمانە مادیەکاندا دەکرد. ئەیسا خۆی دەفەرموویت تەنانەت جامێک ئاو بە ناوی منەوە ببەخشرێت، پاداشتەکەی ون نابێت. ئەوان خەڵکیان فێری بەشێک لە زەبوورەکان و پارانەوە گۆڕانی ڕۆحی دەکرد، لە دڵەوە گۆڕانیان بۆ خودا دەوت. ڕەگەزی ئاسۆیی و سەرەویمان هەیە. ئەمەش بۆ ئەزموونی سێیەممان دەبات. لە لای هەموو خەڵک پەسەند بوون. هەموو خەڵک کێ بوون؟ ئەو پێباوەڕانە کە لە ئۆرشەلیم بوون. ئەوان لە ماڵەکاندا یەکتریان دەبینی. ئەوانەش کە باوەڕیان پێیان نەبوو سەیریان دەکرد. تێبینی ئەم نووسینە دەکەین. ستایشی خودایان دەکرد و لە لای هەموو خەڵک پەسەند بوون. مەسیحی خاوەن شکۆش ڕۆژانە ئەوانە دەهێنایە پاڵیان کە ڕزگاریان دەبوو. ئەمە جارێکی تر دەمانگەڕێنێتەوە بۆ تاکو لەوە تێبگەین کە لە ئۆرشەلیم چی ڕوویدا. دەبێت بگەڕێنەوە بۆ ژووری سەرەوە. ئەوەتان بیرە کە عەیسا بە قوتابیەکانی وت دوای ئەوەی قاچیان شوشت، لێیان سپارد کە یەکتریان خۆش بوێت وەک چۆن خۆشیانی دەوێت. هەمووان دەزانن کە ئەوان قوتابی ئەیسان. بابەتەکە لە ئۆرشەلیم ڕوودەدات. ئەیسا بە هەمان شێوە لە پێناو نێردراوان و ئێمەدا نوێژی کردووە لە یوحەنا 17 تاکو هەموو یەک بن، باوک هەروەک تۆ لە مندای منیش لە تۆدام، با ئەوانیش لە ئێمەدا بن، تاکو جیهان باوەڕ بهێنێت کە تۆ منت ناردووە. هەموو ئەمە لە ئۆرشەلیم ڕوویدا، هەمووی لەوێ دەردەکەوێت. باوەڕداران بەوە دەژین کە فێری بوون. بۆمان دەڵێت سێ توانای ستاندەرد بنەرەتی. یەکەم توانای چالاکبوون لەگەڵ پەیامی خودادا. دەبینین کە فێرکاری نێردراوان بووە بەو پەیمانی نوێیەی کە ئەمڕۆ لەبەردەستماندایە. هەروەها پێویستە وەکو باوەڕداران بەردەوام بین لە فێرکاری پەیامی خودا. دووەم ئەزموونی پەیوەندیدارێتی چالاکبوون لەگەڵ خودا یەکتردا لەسەرمان پێویستە ئەم ئەزموونانە ممارەسە بکەین. ئەزموونی سێیەم ئەزموونی شایەتدانی چالاکانەیە لەگەڵ جیهانی ڕزگار نەبوو. ئەمانە ئەزموونی بەردەوامی پێوەرین ستاندارن. پێویستە لە لای هەموو باوەڕدارێک و هەموو ئەندامێکی جەستەی مەسیح هەبێت. پرسیارەکەمان بۆ تەفکیرین و جێبەجێکردن ئەوەیە بۆچی لە پەیمانی نوێدا با بەردەوامی ئاماژە بە ئەرکەکان هەندێک نمونە بۆ شێوەی ئەنجامدانی ئەم ئەرکانە دەکرێت. وەڵامەکە بەسادەی ئەوەیە کە پەیامە مزنەکەی لە هەموو جیهاندا تەواو بکەین. پێتان وایە چی ڕووی دەدا ئەگەر خودا شێوگەڵێکی دیاریکراوی پێمان بدایە بۆ جێبەجێکردنی ئەم ئەرکانە، ئەم شێوازانە
لە کردارەکانی نێردراواندا ناودۆزینەوە. ئەگەر ئەمە ڕووی بدایە، تاکو ئێستا لە ئۆرشەلیم قەتیس دەبووین. ئینجیل لە ئۆرشەلیم ئەگەر شێوەگەڵی ڕەهەمان هەبوایە کە بێگومان دابوو جێبەجێ بکرێت، لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا قەتیس دەبووین. بەڵام خودا لە نێو شێوەیەکی دیاریکراو دەبەسترامانی نەکرد. ئێمە لە ڕێگەی ئەم نمونە سادیەوە زیاتر مەسەلەکە ڕوون دەکەینەوە. سەرەتا بابەتە ڕەهاکانمان هەیە کە ئەرکە بنەرەتیە سەردارەکانن. لەم حاڵەتدا سێ ئەزموون گرنگە کە هەمانە، بەڵام یەکێک لە شتە ناڕەهاکانیشمان هەیە کە ئەویش شێوە کۆڵتوریەکانن. ئەمەش وەسف نەکرێت بۆ چونکە خودا دەیەوێت ئازادیمان لە جێبەجێکردن و ئەزموونکردنی ئەم ئەرکانەدا هەبێت. شێوازی تر کە لە ڕێیەوە سەیری بابەتەکە دەکەین ئەوەیە کە ئەرکەکان بنەمەی باڵاتر لە کۆڵتورمان فێر دەکەین. ئێمەش نەخشی کۆڵتوری دروست دەکەین بۆ ئەوەی ئەو بنەمایانە جێبەجێ بکەین. ڕێگەیەکی تر کە لە ڕێیەوە سەیری بابەتەکەی پێدەکەین. ئێمە پەیامی ئاسمانی خودامان هەیە، بەڵام ئێمە شێوازی کۆڵتۆریشمان هەیە کە دەتوانین بەکار بهێنین بۆ جێبەجێکردنی ئەو ئەرکە گەورەیەی کە یەزدان عیسای پێ سپاردووین. خودا ئازادی پێبەخشین. مەبەستی پۆڵسش ئەمە بوو کاتێک بۆ کۆرنسۆسیەکان نووسی و ناونیشانەکە لێرەدا شێوە بەرامبەر بە ئەرکە. پۆڵس ئەم وشانەی وت بۆ هەمووان بوومە هەموو شتێک، تاکو بە هەر شێوەیەک بێت هەندێک ڕزگار بکەم. ئایا پۆڵس ساشی لەسەر هیچ کام لە ڕەهەکان کردووە؟ ڕاستیەکانی کتێبی پیرۆز ڕاستیە داگۆتراوە، بەردەوامەکان هەرگیز، بەڵام هەرگیز درێغی نەدەکرد لە بەکارهێنانی هیچ ڕێگا و شێوەیەک لە کاتێکدا بەناو هەموو شوێنێکی ئیمپراتۆریەتی ڕۆمانیدا دەگرا بۆ فێرکردنی ڕاستیە نەگۆڕەکانی کتێبی پیرۆز. بەڵام هەرگیز لە ناو شێوەیەکی دیاریکراودا خۆی قەتیس نەکردووە کە لەوانەیە گۆڕینی سوودی هەبێت یان ڕەنگە پێویست بێت بگۆڕێت. بنەمەکە لێرەدا بنەمەیەکی زۆری گرنگە بۆ ئەم ئەزموونە بنەرەتیە ستاندەرانە. ئێمە ئەزموونە سەرەکیەکان دەست نیشان دەکەین و پاشان شێوە یان پێکهاتیەک هەڵدەبژێرین کە یارمەتیدارمان بێت. بنەمەکە ئەمەیە بۆ ئەوەی لە عیسای مەسیحدا پێگەیشتوو بین وەکو کەنیسەی ناخۆی دەبێت. بەشداری لە سێ ئەرکی ستاندەر سەرەکیدا بکەین. ئەزموونەکانی دەسەڵمێنین. لە خۆمان دەپرسین ئەمڕۆ پێویستمان بە چ شێوەیەکە گونجاوە بۆ ئەم کاتەی مێژووی خۆمان لەو شوێنەی کە تێداین بۆ ئەوەی بتوانین ئەم سێ ئەزموونەی بەدەست بهێنین. پرسیارەکە سەبارەت بە شێوە فۆرم پرسیارێکە کە بەردەوام دەبێت. چ شێوەیەکمان فۆرمێکمان پێویستە بۆ جێبەجێکردنی ئەم ئەرکە ستاندەردە پەیوەریە نووسراوانە.